دوم ساڵە لەسەری خۆشبەختانە ئێمە ڕێخەری ئەم فستیڤاڵین. من یانم بەشی دەرمانسازیم تەواو کردووە. هەستاوم بە دروستکردنی براندێک، براندی سابوون کە هەموو ئەو شتانی کە بەکارم هێنا لە سابوونەکە هەمویان سروشتین، کەمترین موادی کیمیایی تیا بەکار هاتووە و بۆ هەموو جۆرە پێستێکیش هەمانە. هەمانە ساڵسلیک ئەسیدی تایە کە بۆ پێستی چەورە، هەمانە زەردەچەوەی تایە کە ئێستا زۆر ترێندە، نەک تەنها لە سابوونە بە کەپسولەوانەش وەرئەگیرێت. ڕۆژانە خەڵک زۆر ئەبینم کە ئەیانوێ ئەو سابوونانە بەکاربێنن کە سروشتین کە کەمترین مادەی کیمیایی تیا بەکار هاتووە. زۆر کەسێت دەڵێ پێستم زۆر هەستیارە، ئەوانەشی کە زۆر هەستیار بن سابوون بەکاربێنن و هەمووشی تەبیعی بێەوە زۆر باشترە. دەورەیەکم خوێند و زیاتریش لە ریسێرچەکانەوە لە سێرچم بۆ کردووە لە ئینتەرنێتەوە. حەزێکی خۆشم بوو، زیاتر حەزم لەو شتی زیاتر خۆم دەرمانسازیم تەواو کردووە، بەس حەزم لە شتی کۆزماتیکە زیاتر وەک لە دەرمان تر بۆیە ئەمشتم هەڵبژارد. هیچێکی زۆر ئاسانە، کاتێکی زۆری ناوێت، بەسەوەیە کە تۆزێک وردەکاری زۆرە. جا من لەبەرەوەی دیزاین و شتەکانیم تۆزێک بە جوانی کردووە، گوڵ و میوەشتم تیا بەکارێناوە، تۆزێک کاتی زیاترە. ئەگینا ئیشی خۆی سابوون بە یعنی شتێکی ئەوەنە قورس نییە، شتێکی زۆر ئاسانە دروستکردنی. pH پیپەرمان بەکارهێناوە لەو سابوونانەیە، pHەکەشی نۆرماڵە و هیچ زیانێک بە پێست ناگەیەنێ. من گۆنام، خەڵکی چەمچەماڵم. خواردنەکانمان خواردنی تایبەتن، خواردنی کوردەوارین، خواردنی دایکن. برنجمان هەیە، بریانیمان هەیە، قەرەخەرمان و قەلیە، فاسۆلیا و خەیسیمان هەیە، برنج و گەڵا و سڵق و کوبە و برنجی ڕۆبەهەنار و کفتەی زەرد و کفتەی سپی. تەڵەبەکانی هەمووی بەعام خواردنەکانمان هەمووی تایبەتن، خواستی زۆریان لەسەرم. هەموو ساڵێک ئێمە لە هەموو فستیڤاڵەکانە بەشداری ئەەکەین. قەلیە خواردنێکی تایبەتە. قەلیەکەمان پیاز و ڕۆنێکی جوان بۆ سوور ئەەکەین و ئامادەی ئەەکەین و پاشان گۆشتەکەی تێ ئەەکەین و خواردنێکی تایبەتە. بەڕاستی تەڵەبێکی زۆری لەسەرە، بە تایبەتی هەمووی بەعام تەڵەبی لەسەرە، بەڵام گەڵامی و سەڵق تەڵەبێکی زۆرمان لەسەرە و بە تایبەتی یعنی خواردنی گەڵامی و دەنکە مرواریەکانمان ئەو بە دەنکە مرواری بەناوبانگە، ئەوە تەڵەبێکی زۆری لەسەرە. ئەم شام عەبدوڕەحمانە، دەستی پێ بە ئیشکردنی مۆم دەنگۆڵەی وەردوەردە یعنی توانەوە دروستکردن و عەتر و هەموو ئیشێکی تەبعاً زۆر وردەکاری تایە، ئەبێ بزانی لە چەند دەرەجەی حرارەتە، گەرمیەکەی چۆنە، ئەو کاتەیە ڕەنگی تێ بکرێ، بۆنی تێ بکرێ، لەگەڵ کرێتە قاڵبە و بەعزەجار بەعزێکیشی بێ قاڵبە ئەکرێ بە دەست و بە هونەری خۆت بە مێشک. خواستێکی زۆری لەسەرە، خاستان بە چەبک بە ئۆنلاین ئیشەکەین، خواستێکی زۆر باشی هەیە. تەنانەت نەک هەر ناو شاری سلێمانی، لە چوار دەور، لە کەرکووک، لە بەغا، لە هەولێر زیاتر داواکاری هەیە. شتەکانی گرانە، مەسرەفی گرانە ئەیکڕێت، بەس ئیسفادەشی لێکەین باشە. زۆربەی شتەکانی لە شوێنە بۆمەیانن یان لە بەغاوە بۆمەیەت داوایەکەم. ئەبێت یەکەڵ بن، هەر کوالیتیەکی نوعێکە، بۆ پەرداخ نوعێکە، بۆ بەجیا نوعێکی کەیە، مۆمی هەنگوینیە، مۆمی هینی نەخلی پێڵێن، نەحلی پێڵێنی هەنگوینە، هینی دارخورمایە. شێوازی زۆرە، بەعزێکی بە تێکەڵێ کڕم، بەعزێک مۆمی جێڵیشمان هەیە، بەس ئۆکو ئەمانە ئەو وردانە بۆ هەدیە ئەیبەن، بۆ نەخۆش ئەیبەن. کەلانەیەکێکە لە خواردنە کوردەواریەکان، بۆیە منیش پێم باش بوو کە لەم فستیڤاڵەیە کە فستیڤاڵی مەولانە ساڵی ڕابردوو جەماوەرێکی باشی هەبوو، دەنگدانەوەی هەبوو لە ناو خەڵکاوە، سەردانکەرێکی زۆری هەبوو. بۆیە منیش بڕیارمدا ئەم ساڵ بە کەلانە و بە خواردنی کوردەواری بەشدار بم. بۆیە هەر لە هەڵەبجەشەوە هاتووم. لە ئیشەکەمە زیاتر گرنگی بە یەکەم لایەنی تەندروستی و لایەنی پاکخاوێنی بەلامەوە گرنگە لەم جۆرە کارانەیە، چونکە ئەو کەسێک کە یەتە لای تۆ خواردنەکەت ئەخوا، یەکێک لە مەرجەکان ئەوەیە تەندروست بێەوە پاکخاوێنیش بێت بەڕاستی، چونکە
خۆمان کە ڕۆشتونێتە دەرەوە دایم لەوە ترساوین کە ئەو خواردنە پاکە یا پاک نییە چونکە ئەم شوێنانە قەرەباڵخە قەرباڵێکی زۆری لەسرە پێویستە کە گرنگی بەو لایەنانە بدرێت لە کاتی بەشدار بوونا یعنی بەڕاستی کە هاتی تو ئەم ئیشەت کرد یعنی وا واجبە لەسەرێکە جیاواز بیت ئەگەر کەسێکی ئاسایی بەشداربی لەم شوێنانەیە بەشداریکردن باش نابێت وەکو خواستی لەسرە چونکە خەڵکی زۆربەی لە ماڵەوە ئێستا نان دروست ناکات تا کەلانەش دروستکە هەنێ کەس ئەیکات بەڵام زۆرینە نایکات بۆی پێویستە کە لەم جۆرە شوێنانەیە ئەمە هەبێت پێم وابێ ساڵی پار نەبوو بەڵام ئەم ساڵ من بەشدارم